رەت بە پەرەپێدانی پەیوەندیەکانی قەتەر و هەرێمی کوردستان ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز جاسم سالم ئەنساری توێژەر لە بواری گەشتپێدانی استراتیژی لە دەوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵماندا. بەڕێز جاسم سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. سەرەتا ڕۆژی نیشتیمانی قەتەر پیرۆز بێت، ساڵ بە ساڵە وڵاتە گەشاوەتر و پێشکەوتوتر بێت ئینشاءالله. حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێت پەیوەندیەکانمان لەگەڵ قەتەر بەهێزتر دەکەین. ئەمە خواستی هەرێمی کوردستانە، ئایا قەتەری شەمان خواستی هەیە؟ بەناوی خودای گەورە و میهرەبان، سوپاسی ئێوە دەکەم کە پیرۆزباییتان لە ئێمە کرد بە بۆنەی ڕۆژی نیشتیمانی قەتەر. بێکەوە کارکردنی استراتیژی نێوان هەرێمی کوردستان و قەتەر چەندین دەیە هەیە لە ژێرە و ئاڵنگاریە هەرێماتیەی لە ناوچەکەدا هەیە و ئەو ئاڵنگاریە جیانیانەی کە ناوچەکەمان پێدا تێدەپەڕن ئەو پەیوەندیە استراتیژیە بەهێزتر دەبوو، بە تایبەتی کاتێک لە چەند بەهایەکدا و بنەمایەکدا یەک دەگرێتەوە وەکو ڕێزگرتن لە یەکدی، داواکردنی ئاشتەوایی کۆمەڵایەتی و بێلایەنی، پشتیوانیکردن لە هەوڵە مرۆییەکان و بەرهێنان، هەموو ئەو بنەمایانە بوونەتە خاڵی کۆکەرەوەی سەرکردایەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی دەوڵەتی قەتەر و هەروەها لایەنی ئەمنیش گرنگە لە پتەوکردنی ئاسایشی ناوچەکە. ئەم بابەتەش پێشتر بوونی هەبووە، ئێستاش بوونی هەیە و لە ئایندەشدا پشتیوان بە خوددا بوونی دەمێنێت و بەهێزتر دەبێت. بەڵێ، زۆرینەی وڵاتانی دنیا چاو لە قەتەڕەکەن، چ بۆ پێشکەوتنەکەی چ بۆ دۆخە ئارام و باشەکەی، بۆ زۆر دۆخی دیکە چاو لە قەتەڕەکرێت و دەیانەوێت ئەزمموی قەتەر دووبارە بێتەوە. بێگومان هەرێمی کوردستانیش دەخوازێت کە ئەزمموی قەتەر بۆ گازێتەوە هەرێمی کوردستان و کاری لەسەر بکات. واتە ئێمە کاتێ پەیوەندیمان لەگەڵ هێوە هەیە دەمانەوێت ئەزمموی ئەوە بۆ خۆمان گوازینەوە پەیوەندیێکی باشترمان هەبێت، ینی ئێمە توانین سوود لێەوە ببینین. ئایا قەتەر چه سوودە لە هەرێمی کوردستانە بینێ؟ ڕۆڵی شارستانی لە هەڵوگۆڕکردنی تواناکان و لێهاتوویەکان لە ڕووی مێژوویەوە بەردەوام بووە. عێراق لە ڕابردوو و هەرێمی کوردستانیش پێشتر لانکەیەک بوونا بۆ چەندین سەرچاوە کە جیهانی عەرەبی و ئیسلامی سوودیان لێ وەرگرت. ئێستاش پشتیوان بە خوددا و بە سەرکردایەتی قەتەر ئێستا بووەتە سرایەک بۆ هێزی ئابووری و کۆمەڵایەتی و هەروەها هێزی ئەمنی و هەروەها هێزی کۆمەڵایەتی لەسەر ئاستی نیشتیمانی و نێودەوڵەتیش. ئەوەی کە بەڕێستان باستان کرد لە ڕژدبوونی هەرێمی کوردستان لەسەر پراکتیزەکردنی باشترین پەیوەندی ئەگەر باسی بکەین لە ئەزمموی نێودەوڵەتی و ئەزمموی ناوچەکەش و قەتەر بە دیاریکراویش تێڕوانینێکی ڕاستە، دروستە و نوێ و نامۆنیە بۆ سەرکردایەتی و هەرێمە داوا لە خودای گەورە دەکەین و ئەمە لە هەموو لایەنەکاندا بگرێتەوە، چ لە لایەنی حکومی بە دەرکەوێت یان لە لایەنی تایبەت لە هەموو ئەو ڕوانگانەی کە پێشتر باسمان کرد. بەڵێ، دوای نزیکەی 2 ساڵ لە کردنەوەی کۆنسوڵخانەی قەتەر لە هەرێمی کوردستان، هەڵسەنگاندنتان چییە بۆ پەیوەندیەکان؟ پێتان وایە پەیوەندیەکان بەرەو پێشتر چوون لە دوای کردنەوەی کۆنسوڵخانە گەشتێکی باشتری بۆ خۆ بینیوە لە چاو ساڵانێکە کۆنسوڵخانە لە هەولێر نەبوو؟ بێ هیچ گومانێک کرانەوەی کۆنسوڵخانەکە لەم هەرێمی کوردستانە سەقامگیرە، لە ڕووی ئەمنی و کۆمەڵایەتیەوە سەقامگیرە و لە ڕووی کلتوریشەوە ئەمە بابەتێکە بووە هۆی دەوڵەمەندبوونی هەردوو لایە. تەواوی ئەو قەتەریانەی کە شەرەفمەندن بە سەردانکردنی ئەو هەرێمی کوردستانە، من شەرەفمەند بووم کە سەردانی هەرێمی کوردستانم کرد. کۆنسوڵخانەکە یارمەتی دەربووە بۆ ئێمە سەردانی بکەین و هەروەها کەناڵی پەیوەندیکردن لەگەڵ لایەنی بەرپرسیار و لایەنی نێوخۆی نێو هەرێمی کوردستان دروست دەکات، هەروەها دەواازەیەک دەکاتەوە بۆ هەماهەنگی نێوان
دەستە بژێرەکانی هەرێمی کوردستان من تەنیا باسی سیاسەت مەداران ناکەم بەڵکو لایانی باس لە لایەنەکانی کەرتی ئابووریش دەکەم و لایەنەکانی کللتوریش کە پەیوەندی لەگەڵ قەتەر دروست بکەن چونکە ئەم کۆنسوڵخانەیە کەناڵێکی دیپلۆماسیە و نوێنەرایەتیەکی فەرمیە بۆ دەوڵەتی قەتەر. استراتیژی کارکردنی هەرێمی کوردستانە بێت چی بێت یاخود چۆن بێت بۆ ئەوەی داهاتووی پەیوەندیەکانی نێوان قەتەر و هەرێمی کوردستان باشتر بەهێزتر و گەشاوتر بێت؟ من لەو بڕوایەدام هەرێمی کوردستان و قەتەر بەهای هاوبەشیان هەیە بە هەمان شێوە لە گەشەپێدانیش هاوبەش لەو بڕوایەدام بەهێزکردنی یاخود دەوڵەمەندکردنی بە هاریکاری کللتوری و هاریکاری ئابووری پردێک دروست دەکات و مەوداکە کورد دەکاتەوە و هەردوو لایەن نزیک دەکاتەوە و ئاڵنگاریە دیموکراسیەکان ئاسانتر دەکات ئەگەر باشتر پێناسی بکەم وردەکاریەکان لێکەوتەی دەبێت کاری شوێن پەنجەی دەبێت لەسەر ئەو لایەنانەی کە خواستیان لەسەر وەبەرهێنان هەیە یاخود خواستیان لەسەر ئاڵوگۆڕی کللتوری هەیە یاخود ئاڵگۆڕی زانستی نێوان هەردوو لایەن کە دەوڵەتی قەتەر و هەرێمی کوردستانە. بەڵێ قەتەر ئەگەر سەیری ڕوبەرەکەی کەین لە ڕووی ڕوبەرەوە قەتەر وڵاتێکی زۆر گەورە و فراوان نییە بەڵام کاریگەریکی زۆری هەیە وڵاتێکی بەهێزە وڵاتی خاوەن وزەیە وڵاتێکە کە توانێت ئەو لانانە کۆ بکاتەوە کە لە جەنگدان بەڵام لە قەتەر توانن دانیشن پێگەوە گفتوگۆ بکەن قەتەر ئەم هێز و توانایی لە شۆ هێناوە. بەهاکان ئەو بەهایانەی کە لە سەرکردایەتی یاخود لە سەرکردایەتی مێژویەکانی دەوڵەتی قەتەر بەرجەستیان کردووە کاتێک باز لەو بەهایانە دەکەین کاتێک دامەزرێنەری دەوڵەت قەتەر شێخ جاسم محەممەد ئەلتانی خوددا لێی خۆش بێت ئەو بەهایانەی بەرجەستە کرد ئەم بەهانە وای کرد قەتەر هێزی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و زانستی و کللتوری و ئابووری خۆی بەرجەستە بکات و بە شێوەیەک لە بازرگانیکردن بە دوور خراپێتەوە با بڵێ بازرگانی بە چارەنووسی خەڵک نەکرد بێت و بەرژەوەندی خەڵکی هێنابێتە پێش و بەرژەوەندی استراتیژی هەبوو بێت هەروە بەردەستەی هەبوو بێت لە بەها استراتیژیەکان کاتێک بەم شێوەیە دەبێت و کاتێک سیاسەتەکەی متمانە پێکراو دەبێت بە شێوەیەکی باڵا و خۆی لە بازرگانیکردنی چارەنووسی گەلان بە دوور دەخات و بەرە و بەرژەوەندی گشتی خەڵک هەنگاو دەنێت و لەگەڵ ئامانجەکانی نەتەوە یەکگرتوەکان لە گەشەپێدانی هەمیش درێژە پێدرا و کار دەکات و بە بەهاکانی ئاینی ئیسلام و قورانی پیرۆز کار دەکات ئەم بەهایانە بووەتە بەهای هاوبەش لە نێوان قەتەر و هەرێمی کوردستان وای کردووە قەتەر ئەو پێگەیە هەبێت بە تایبەتی لەگەڵ فەرەسەندنی ئاڵنگاریەکان هێزی ئەو بەهایانە زیاتر بەدەردەکەوێت لە مامەڵەکان چ لە ئاستی تاکیان دەوڵەت وای کردووە پشتیوان بە خوددا زیاتر شوێن پەنجەی ئەو دەوڵەتە و ئەو هەرێمی کوردستانە زیاتر دەروکەوێت و داوا لە خوددا دەکەین سەرمان بخات. بەڵێ لە دیدی قەتەر و سەرکردایەتی قەتەر و وەبەرهێنانی قەتەر و وەبەرهێنەرانی قەتەرەوە هەرێمی کوردستان ئەو ناوچە لە بارە ئارامەیە کە قەتەڕیەکان ئامادە بن وەبەرهێنانی زیاتری تێدا بکەن؟ بەدڵنیاییەوە ئەمە پێویستی بە خوێندنەوەیەکی یاخود خوێندنەوەیەکی پێشوەختە بۆ کەسانە هەیە کەس توانیویانە سەردانی هەرێمی کوردستان بکەن بەڵام دەتوانم بڵێم چوارچێوەی گشتی بۆ هەرێمی کوردستان و ئەو ئاسانکاریانەی کە هەرێمی کوردستان کردوێتی لە ڕێگەی ئەو خزمەت گوزاریانەی پێشکەشی دەکات و کرانەوەی ئەو کرانەوەی کە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هەموو ئەو لایەنانە دەکات ئەو لایەنانی کە دەیانەوێت لە کەرتەکانی هەرێمی کوردستان
هەلی کار دروست بکەن و کار بکەن ئەمە بە شێوەیەک سەرنج ڕاکێشە و ڕێگە خۆشکەرە بەو کەسانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن و بە هیچ گومانێک ڕشتبوون و خواستی قەتەر بۆ سەقامگیری ناوچەکە و هەرێمی کوردستان و ئەو پەیوەندیە ڕێکوپتەوەی کە لەگەڵ بەغداش هەیەی کە وڵاتێکی عەربی موسڵمانی گرنگە دەبێتە هۆی کرانەوەی دەواازەی هەرێمی کوردستان بۆ کۆکردنەوەی هەموو دەرفەتانەی یارمەتیدەرە بۆ وەبەرهێنان هەموو وەبەرهێنەران کۆ دەکاتەوە نەک وەبەرهێنەرانی قەتەر بەڵکو و هەموو وەبەرهێنەرانی ئەو وڵاتانەی کە دەرفەتێکیان دەبێت سوود لە هەرێمی کوردستان وەربگرن. بەڕێز جاسم سالم ئەنساری توێژەر لە بواری گەشەپێدانی استراتیژی لە دەوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵمانداوی زۆر سپاس بۆیەوە.